کرێکارانی سوختبەر لە هێڵی پێشەوەی بەرەکانی شەڕ. هێزەکانی سوپای پاسداران ڕۆژی یەکشەممە 4 ڕەشەمە بەرابەر لەگەڵ 22 فێڤریە لەوانەیە بە پێی پلانی پێشوو کرێکارانی سوختبەریان لە خاڵی سفری سنووری لە ناوچەی سەراواندایە بەردەستڕێژی گولە. بەهۆی ئەم کردەوە جەنایەتکارانەیە 10 کرێکار دەستبەجێ گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەش بریندار بوون کە دۆخی تەندروستی یەکێک لە بریندارەکان مەترسیدار ڕاگەیەندرا. ئەم کردەوە دژەمرۆیە بە پێچەوانەی لە یەکدانەوە و چاوەڕوانی کاربەدەستانی ڕژیم بوو بە دەستپێکی کۆمەڵێک ناڕەزایەتی، مانگرتن و تێکەڵچوونی خەڵک لەگەڵ هێزەکانی ڕژیم. داگیرکردنی فەرمانداری سەراوان و پازگای کوورین، ناڕەزایەتی بەرین لە شارەکانی سەرجەنگاڵ، سووران، جکیگور، ئێرانشار و زاهێدان ئاکامی ئەم ڕوبەڕووبوونەوەیە بوو. ڕژیم بەدەل لە ڕەوانەکردنی بەرینی هێزە سەرکوتگەرەکانی بۆ ئوستانی سیستان و بەلوچستان، ئینترنێتی زۆربەی ناوچەکانی یەکسەر قەتێک کردووە و کێشەی جددیشی بۆ هێڵەکانی تەلەفۆن دروست کردووە. دەوترێکە لە جەریانی ئەم ناڕەزایەتیە بەردەوامەدا ژمارەیەکی زۆر لە ناڕازیان دەست بەسەر کراون و یان بریندار بوون و ژمارەیەکیش گیانیان لەدەستداوە. بەلوچەکان لە ناوچەیەکدا نیشتەجێن کە بە دوو بەشی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە نێوان پاکستان و ئێراندا دابەش کراوە. ئەوان کە زۆربەیان کرێکار و زەحمەتکێشن هەم لەو سنوورە ساختەیەی کە لە نێوانیاندا کێشاویانە سەرقاڵی کارن و بژێویان دابین دەکەن و هەم لە شارەکانی پاکستان و ئێران خەریکی پیشەی کەم حەقدەست و دژوار و هێندێک جار مەترسیدارن. خەڵکی بەلوچ بەهۆی تەسلیم نەبوون و هەروەها ئاین و نەتەوەی جیاواز لە سەردەمی پەهلەویەوە هەتا ئێستا لەلایەن دەسەڵاتەکانەوە بێبەش و هەژار ڕاگیراون و کاربەدەستانی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن ئەوەندەی ڕێی هەیە ناچاریان کەن تا زۆرترین کات بۆ دابینکردنی ژیانی دژواریان تەرخان بکەن و بەم جۆرە سەرقاڵی خۆیان بن. بەڵام دوژمن لەوە غافڵەکە داسەپاندنی ستەم لەلایەن دەسەڵاتەکانەوە ئەم خەڵکەی تێکۆشار، سەرسەخت، دلێر و دژە زوڵم بارهێناوە. ئەم جەماوەرە بوێرە لەم قۆناغەی دواییەدا گۆڕانکاری ئەرێنیان خوڵقاندووە و ڕژیم بەنیازە بە کوشتن و ئەعدامی زیاتری خەڵک خۆی لە زەبری خەباتیان بەدوور بگرێ. ئەعدامی 20 کەسی بەلوچ لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا و هێرشی بەرینی ئێستا بۆ سەر کرێکارانی سوختبەر بەڵگەی ئەم ئیدعایەیە. بەڵام گرنگترینی ئەم ڕووداوانە کامانن. یەکەم ئەوەی کە ئاین دەور و نەخشی پێشووی لە هێدایەتی ناڕەزایەتیەکاندا نەماوە. بۆ نمونە لە سێهەمین ڕۆژی ناڕەزایەتیەکاندا واتە 7 ڕەشەمە مەولەوی عەبدولحەمید ئیمامی جومعەی ئەهلی سوننەی زاهێدان لە فایلێکی سەوتیدا گشت خەڵکی ناوچەکەی بانکێشتی ئارام بوون کنترۆڵی هەست و خۆپارێزی کردووتی کە پازگا و ئێدارە دەوڵەتیەکان ماڵی خەڵکە و نابێ هێرشی بکرێتە سەر. لەو کاتەوە خەبات ناڕەزایەتی و هێرش بۆ سەر ناوەندە نظامیەکانی وەک پازگای توورین لەلایەن لاوانەوە زیاتر بوو و مانگرتنی خاوەن کەسب و کارەکانیش ڕانەوەستاوە. دووهەم خەڵکی ناڕازی بەلوچستان و بەتایبەت لاوان وەک ساڵانی پێشوو خۆیان لە باقی خەڵکی ئێران جیان ناکەنەوە و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لەگەڵ ناڕازیانی باقی بەشەکانی دیکەی ئێران لە پەیوەندیدان. ئەو پشتیوانیە بەرینەی کە ڕێکخراوە سیاسیەکان و تا ڕادەیەک خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە باقی شوێنەکانی ئێران لە خەباتی ئێستای سەراوان و باقی ناوچەکانی دیکەی سیستان و بەلوچستانی دەکەن ئاکامی دژایەتی لەگەڵ ئەم گۆشەگیربوونەیە. سێهەم ئەوەی کە بەلوچە پێشڕەوەکان نسبەت بە ئستراتیژی ڕژیم و ئامانجی گەڵاڵەکانی لە ناوچەکە ئاگادارن و هەوڵ دەدەن زانیاری بە خەڵک بدەن. یەکێک لەم گەڵاڵانە گەڵاڵەی ڕەزاقە کە لەلایەن وەزارەتی ناوخۆ شرکەتی نەوت و سوپای پاسدارانەوە داڕێژراوە. بۆ بەکردەوە دەرهێنانی ئەم گەڵاڵەیە 3 شوێنی سوتەمەنی لە سیرکان، گوڵشەن یان خالق و
ئیسفەندەک دروست کراوە و سوتەمەنی بە هێندێک بنەماڵە دەدەن تا بۆ پاکستان بیگوازنەوە. ئەم گەڵاڵەیە دەیان هەزار کرێکاری سوختبەر کە دوورتر لە 20 کیلۆمترن لە کار بێبەری دەکات. سپا وەک بەڕێوەبەری ئەم گەڵاڵەیە و هێزێک کە داهاتی کەڵانی سەرچاوەگرتو لە فرۆشی سوتەمەنی لە پاکستانەوە دەچێتە گیرفانیانەوە، لە سەرەتای مانگی ڕەشەمەوە کارتی ڕەزاقی لە ناوچەی سەراوان بڵاو کردوێتەوە و گەڵاڵەکەی بەکردەوە دەرهێناوە. یەکێک لە هۆکارەکانی کوشتنی کرێکارانی سوختبەر لە ڕێکەوتی چواری ڕەشەمە بەکردەوە دەرهێنان و جێخستنی ئەم گەڵاڵەیە بوو. گەڵاڵەیەکی گرنگی دیکە گەڵاڵەی گەشەی لێوار ئاوەکانی مەکرانە لە چابەهاری دەریای ئۆمان کە کڕینی زەوی جوتیارانی بەلوچ و دەرکردنی ئەوانی لەو ناوچەیە لێکەوتوێتەوە. گۆیا ڕژیم پاش دەرکردنی کەسانی خۆجەیی دەستی داوەتە ڕەوانەکردنی هەرچی زیاتری فارس زمانە شیعەکان بۆ چابەهار و لێوار ئاوەکانی مەکران. لا پەیوەند لەگەڵ گەشەی بەندەری بەهێشتی هەڵکەوتوو لەم ناوچەیە، ڕژیم لەگەڵ سەرمایە گوزارە هێندیەکان قەرار و مەداری داناوە. لە پەنا ئەم دوو گەڵاڵەیەکە بێگومان هیچ قازانجێکی بۆ خەڵکی بەلوچ تێدانە، ڕاوی ترالیش کە بە شرکەتە چینیەکان سپێردراوە ماسی گیرە بەلوچەکانی ماڵوێران کردووە و ناچاری کردوون ناوچەکە جێبهێڵن. ستەمێک کە لە خەڵکی بەلوچ کراوە و دەکرێ مێژوویە و ستەمی سەرکوتگەرانە و ئابووریشی پێزیاد بووە و زیاتریش دەبێ. ئەم خەڵکە لە سەردەمی حکوومەتی دیکتاتۆری پەهلەوی و بەتایبەت حکوومەتی دیکتاتۆر و ئیدئۆلۆژیک و سەرمایەداری ئێستا لەژێر هەموو جۆرە ستەمێکدا بوون. داسەپاندنی ستەمی چینایەتی، نەتەوەیی، ئاینی، جەماوەری خەڵکی بەلوچی دژە زوڵم بارهێناوە. بەڵام ئەم دژە زوڵم بوونە پێویستە ڕێک بخرێت لەبەر ئەوەی کە خەبات لە پانتایی بەرینتردا درێژەی دەبێت. لە بەرچاوگرتنی ئەو گەڵاڵە دژەمرۆیانەی کە کۆماری ئیسلامی بۆ ناوچە بەلوچنشینەکان دایڕشتووە، سەرکوتی بەلوچەکان توندتر دەبێتەوە و بەکردەوە دەرهێنەری ئەم سەرکوتەش سپای پاسداران دەبێت. لێرەدا پێویستە سەرنج بدەینە خاڵێکی گرنگ. ستەمی داسەپاو بەسەر خەڵکی بەلوچ بە هەموو جۆرەکانیەوە هەمان ستەمێکە کە بەسەر کرێکاران، ژنان و باقی نەتەوەکانی دیکەی ئێراندا سەپاوە. زیندان، ئەشکەنجە، ئێعدام، چەوساندنەوەی بێسنوور، هەڵاواردنی 40 ساڵە لە جوگرافیای ئێراندا هاوبەشە و بۆ نەمانی هەمووی ئەمانە هیچ ڕێگایەک بێجگە لە ڕووخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی بوونی نییە. لەوەها بارودۆخێکدا جەماوەری شۆڕشگێر تەنیا لەگەڵ هێزەکانی سپای پاسداران ڕوبەڕوو نابنەوە. هەموو هێزە چەکدارەکانی وەک ئەرتەش، هێزی دەریایی، هێزی ئینتزامی، بەسیج و سپای پاسداران هەر هەمویان پێکەوە پارێزەری ڕژیمن. جەماوەری شۆڕشگێر و ناڕازی لە دوا ڕۆژی ئاخێز و ڕاپەڕیدا لەگەڵ هەموو ئەو هێزانە ڕوبەڕوو دەبنەوە. هەڵبەت سپا بەهۆی بازرگانی مافیایی و گەندەڵی هەمەلایەنە بەهێزترین داکۆکی کاری ڕژیم نابێت، داکۆکی کار و سەرکوتگەری سەرەکی ئەرتەش دەبێت. بەشداریکردنی کاریگەر لە ئاخێزی ڕووخێنەرانەی ئیحتیمالی و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەرتەش و باقی هێزە سەرکوتگەرەکان پێویستی بە ڕێکخراوی پێشڕە و ڕێبەری زانە، چالاک و فیداکار هەیە. خەباتی خەڵکی بەلوچ بەشێکە لە خەبات دژ بە ڕژیمێک کە دوژمنی هەموو خەڵکی زەحمەتکێشی ئێرانە. هەر بۆیە پێویستە لەلایەن ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان، هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەموو ئازادی خوازانەوە پشتیوانی کردەوەیی و نەزەری لێ بکرێت.